دیپلۆماتکارێکی باڵای واشنتۆن بەرپرسانی هەرێم و تورکیا لە دۆسیەی چەکەکانی ئەمریکا تاوانبار دەکات. پاردا لەسەر کێشە گەورەکەی دابەشکردنی موچە لا دەدرێت و هۆشداری توون دەدرێت. مشتەبا خامنەئی ئاگری شەڕی گەرم کردەوە و ترامپی تووشی شۆک کرد. جەیمس جێفری باڵوێزی پێشووتری ئەمریکا لە عێراق و تورکیا لەبارەی بوونی پلانێکی ئەمریکی بۆ ناردنی چەک بۆ ئۆپۆزسیۆنی ئێران ڕایگەیان لەبارەی ئەم ژاردەیەوە گفتوگۆ کراوە. بڕیار بووە ئۆپراسیۆنێک لەلایەن ئەمریکا و وڵاتێکی سێمەوە لە پلاندا بێت. ئەویش ناردنی چەک بۆ کوردەکانی ئێران بووە، بەڵام پێی وایە پلانەکە جددی نەبووە. جێفری باز لەوە دەکات لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان لە هەولێر لە پەیوەندیدا بووە و دەڵێت هەم ئەوان و هەم سەرۆک ئەردۆغان دژی ناردنی چەک بۆ کوردەکان بوون. جێفری کە سیاسەتمەدارێکی دیاری ئەمریکایە و لە سەردەمی پێشووی سەرۆکایەتی ترامپیشدا نوێنەری سەرۆک بۆ شەڕی داعش بووە. دەڵێت 2 ساڵ لەگەڵ سەرۆک ترامپ کارم کردووە. کاتێک قسە بۆ میدیا دەکات بەشێک لە ڕاستیەکان دەڵێت. علی علاق پارێزگاری بانکی ناوەندی عێراق پەردا لەسەر تەنگەژە گەورەکەی دارایی عێراق لادا و ڕایگەیان کورتێنانی بودجە لە قۆناغی یاسایی تێپەڕیوە و تا کێشەیەکی ڕاستەقینەی درێژخایەن هۆی پشبەستنی تەواو بەداهاتی نەوت و گەیشتنی بانکە حکوومیەکان بالوودکەی توانای قەرزدانیان. عێراق ناچارە بۆ پڕکردنەوەی کورتێنان پەنا بۆ قەرزی دەرەکی ببات. علاق لەگەڵ ئەوەی دڵنیاییدا بەڵام وتی موچەی فەرمانبەران بۆ ماوەیەکی دیاریکرا و پارێزراوە نەک درێژخایەن. هاوکات ئاژانسی بلومبێرگی ئەمریکیش ئەمڕۆ ئاشکرای کرد بەهۆی کەمبوونەوەی هەناردەینەوەت حکوومەتی عێراق تەنها مانگی ئاب دەتوانێت موچە بەبێ کێشادابی بکات. ئەگەر پێش ئەم بەروارە هەناردەینەوەت بەرز نەبێتەوە قەیرانی دارایی عێراق بەرەو تەقینەوەی گەورە هەنگاو دەنێت. بەپێی راپۆرتێکی ڕۆیتەرز مشتەبا خامنەئی ڕابەری باڵای ئێران دوجار داواکەی ئەمریکای بۆ ناردنە دەرەوەی یۆرانیۆمی پیتێنرا و ڕەت کردەوە و جەختی لە هێشتنەوەی لە ناوخۆی وڵاتدا کردەوە. ئەم بڕیارە توندیەی تاران لە کاتێکدایە دۆناڵد ترامپ چەند ڕۆژێکە هۆشداری دەدات کە ئەگەر تاران داواکاری و مەرجەکانی جێبەجێ نەکات هەڵگیرسانەوەی شەڕ لە ئانوساتدایە. ترامپ کە ئارامی بەرامبەر هەڵوێستەکانی ئێران نەماوە پێدەچێت بەرەو ڕوبەڕووبوونەوەی سەربازی هەنگاو بنێتەوە لە کاتێکدا خۆی دەیگوت لە ڕێکەوتن نزیکین. باو وەڵامەی مشتەبا تووشی شۆک بووە. بڕیارەکەی مشتەبا خامنەئی وەک سوتەمەنی بۆ ئاگری شەڕ دەبیندرێت و ئەگەری دەستپێکردنەوەی پێکدادانی ڕاستەوخۆی زیاتر کردووە.